بۆ پرۆگرامی ئەم جارێ چیرۆکی من میوانداری کەسایەتێکی دیار و خۆشەویستی نێو خەڵکمان کردووە، ئەوێش ڕێبواش سیوەیلی. زۆر جار خێزانی کورد لێک دەترازێ کە بەو شێوە ڕۆیشتم ماوەیەک لە سووریا مامەوە، دوایی لە سووریا بەرەو پۆلۆنیا ڕۆیشتم. لە پۆلۆنیا قاچاقچیۆمانە گرتیانم چەند شەوێک بۆ لەحزەیە کەسم تۆ بڵێ لە ناو خەڵقەیە باوکو نەبینیوە. زۆر جار لای نووسەران وایە کە میلەت ناهۆشیارە. لەو ڕوانگەیەوە نەخێر زۆر دژی ئەوەشم کە من میلەتی خۆم بەکەم بزانم یاخود دەبینین لەپاڵ ئەوەی کە خوداناسێکی باش بوون نیشتیمان پەروەرێکی چاکیش بووینە. بیرکردنەوەی شاعیرانی کورد وێ ڕای ئەوەی کە هەمویان مەلابوون هەستی نەتەوایەتیە سەر هەڵدەدا و ئەگاتە حاجی قادر لە لووتکەی خۆیدا. ئەو بوێریە بە پێویستی دەزانی لە هەموو نووسەرێکدا هەبێ. کارەساتێکی گەورەیان دروست کردووە. یەکەم شت منداڵیان لە زمانی زگماک و دایکی خۆی دابڕ کردووە. هەڵچوونی سۆزداری بەشێکی پەیوەندی بە دڵسۆزی و سووتانێکی ناخەکیەوە هەیە. چیرۆکی من چوارشەممە کاتژمێر 9.